بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی پەیام سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێت ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامەران بێت. خۆشحاڵم دوای ماوەیەکی زۆر لە دابڕان جارێکی تر لە ئەڵقەیەکی تری بەرنامەی باسوخواست دێمەوە خزمەت ئێوەی ئازیز و بەڕێز. خۆشەویستانم ئەمڕۆ یان تەوەرەی باسی ئەمڕۆمان چۆن بەردەوام بین لەسەر کاری چاکە. دەمانەوێت قسە بکەین لەسەرەوەی کە چاکە چییە و بە چ پێوەرێک چاکە دیاری دەکرێت، چۆن دەکرێت تەفسیر و پێناسەی جیاواز بۆ چاکە هەبێ. بنەڕەت لە هاتنی مرۆڤ بۆ سەرزەوی وەکو جێنشین خەلیفە بریتی نییە لەوەی کە چاکە کار بێت. خی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا چەندین شوێن و لە چەندین ئاەت و سوورەتدا باسی چاکە و چاکەکارانی کردووە. ئین الله یحب المحسنین هل جزاء الإحسان إلا الإحسان. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە زانایان زۆر پشت بەم فەرمودەی پێغەمبەر دەبەستن دەربارەی ئیحسان چاکە الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. زۆرێک لە مرۆڤەکان کە ڕۆژانە قسە و گفتار دەکەن باس لە چاکە دەکەن، بەڵام ئایا مرۆڤەکان هەمویان چاکەکاری دەکەن و هەمویان بەردەوامن لەسەر چاکەکردن؟ و دەمانەوێت ئەمڕۆ قسە بکەین لەسەر ئەو مفرەدانەیان لەسەر ئەو لایەنانەی کە پێویستە مرۆڤ چاکەیان لەگەڵدا بکات. چاکە لەگەڵ خودی خۆمان، چاکە لەگەڵ دەور و بەرمان، چاکە لەگەڵەوەی کە قسەی چاک بکەین یاخود بێدەنگ بین، چاکە لەگەڵ دایک و باوک، چاکە لەگەڵ ئەهلی عیلم، چاکە لەگەڵ عامەی گشتی خەڵکی، چاکە لەگەڵ خێزان و ماڵ و منداڵەکانمان، چاکە لەگەڵ کچەکانمان و چاکە لەگەڵ گیانداران و چاکە لەگەڵ هەموو شتێکە لە دەور و بەرماندایە. ئەمڕۆ دەمانەوێت من نامەوێت قسە زیاتر بکەم، دەمانەوێت بچینە لای بەرنامەکەمان و بچینە لای میوانە بەڕێزەکەمان مامۆستا عوسمان محەممەد شێرەیی زانای ئاینی. مامۆستاجیان زۆر زۆر بەخێر بێ و سوپاسی ئامادەبوون دەکەیت. سپاس بە ئێوە، خی گەورە تووشی خێر و بەردەوامیتان بکات. پێشەچەکەت ئەوەی کە من ئاماژەم پێکرد ئەمڕۆ دەمانهەوێت تەوەری بەرنامەکەمان چۆن بەردەوام بین لەسەر کاری چاکە. یەکەم پرسیار با لەوە دەست پێ بکەین. بنەڕەت لە هاتنی مرۆڤ بۆ سەرزەوی وەکو جێنشین خەلیفە بریتین نییە لەوەی کە مرۆڤ چاکەکار بێ، چاکە بڵاو کاتەوە، دنیا خۆشکە بە کاری چاکە، چاکە لەگەڵ هەموو ئەو شتانە بکە کە خی گەورە خوڵقاندونی دروستی کردوون لە سەرزەوی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە ئەوەی کە خی گەورە پەروەردگار باس لە خەڵقکردنی مرۆڤەکانەکە وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون. خی گەورە پەروەردگار جل جلاله یەکەم جار مشاورەیەک لەگەڵ مەلایکەکە کە ئەوێت جێنشین لەسەر ئەرز دابنێ. جا ئەو جێنشینە جێنشینی خوایە وەکو هەندێک لە زانایان پێیان وایە یان جێنشینی جیل لە دوای جیل و تاقم لە دوای تاقمی مرۆڤەکانە بۆ ئاوادانکردنەوەی سەرزەوی هەر کامێکیان بێت. لێرە مەلایکە وەک ئەوەی شتێک هەیە سەریان تێدا سوڕماوە. ئایا بۆچی مەلایکە نابێ بە جێنشین مرۆڤ ئەبێتە جێنشین، مرۆڤ سەرزەوی ئاوادانەکاتەوە؟ بەڵام خی گەورە پەروەردگار لەوێ ڕەدێکی مەلایکە ئەداتەوە بەوەی کەوا نا ئەوان ئەڵێن ئەگەر هاتوو مرۆڤ لەسەر ئەرز بوو خراپە بڵاوەکاتەوە نەک چاک. بەڵام خوا فەرمێ ئینی ئەعلەم ما لا تعلمون، کەواتە خی گەورە پەروەردگار ئەسڵی ئینسانی بۆیە داناوە چاکە بڵاو بکاتەوە لەسەر ئەرزە، چونکە پێشنیاری و پێشبینی مەلایکەوا بووە کەوا مرۆڤ چاکە بڵاو ناکاتەوە. بەڵام خوا فەرمێ ئینی ئەعلەم ما لا تعلمون، ئێوە نایزانن، ئەوەی کە ئیزانێ خوایە ئیزانێ، کەواتە مرۆڤ بۆچی دروست بوو بۆ چاکەکردن. چاکەکردن ئەوە نییە ئینسان هەر خۆی هەرچێک لە مەسلحەتی خۆی بێ خۆی بە چاکی بزانێ، چکە زۆر جار ئینسانەکان بەتایبەتەوەی کە ئێستا سەرزەوی وێران کردووە کۆمەڵگاکانی هەڵوەشاندووە، ئەوەیە ئینسان هەرکەس بەڕبەی خۆی ئەپێوێ، هەر کەسێک پێی وابێ هەرچی چاک بێ، ئیتر کوشتن بێ، بڕین بێ، ماڵوێرانکردنی خەڵک بێ، گرنگ ئەوەیە ئەو سەرکەوتوو بێ. وەکو ئەو قاعدەی کە ئەوترێ ئەلغایە تەبەڕڕ الوەسیلە، ئەوان وا ئەڵێن، بەڵام لای ئێمە لە ئیسلامدا شتیوانە بۆ گەشتن بە مەبەست دەبێ وەسیلەکەشت وەسیلەیەکی چاک و باش بە پێی بگەی، چکە ئەو کاتەوەکو پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام ئین الله طیب لا یقبل إلا طیبا، ئەگەر شتێک باش نەبێ خوا نایەوێت، چکە خۆی با خی گەورە پەروەردگار پاک و چاک و باشە، اینجا
باشەکانی ئەوێ کاتە کردەوەی چاکە ئەوەی ئینسان بە عەقڵی خۆی بهێنێ تەنها هەر عەقڵی بڕێ طبعاً عەقڵی سەلیم دائیمەن شتی باش ئەبڕێ بەڵام هەموو عەقڵەکان کۆر بکەیتەوە ناکاتە ئەوەی کە خوای گەورە و پەروەردگار کە لەطیف و خەبیرە ئەلا یعلم من خلق وهو اللطيف الخبير خوای گەورە و پەروەردگار خۆی تای وردەکاریەکان خۆی ئەیزانێ ئەوەی کە خوای گەورە و پەروەردگار باسی کردووە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناردوێتی وەک چاکە ئەوە چاکەیە و ئەوەش مەرجە بۆ ڕزگار بوون کە کاتی خوای گەورە فەرمێ لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا یا لە شوێنە فەرمێ لینەبلووەهم ئەیوهم ئەحسەن عەمەلا یعنی لە دروستبوونی ئینسانە مەرامەکە ئەوەیە کردەوەی چاکە الذي خلق الموت والحياة لبرشي ليبلوكم أيكم أحسن عملا نافرم أكثر عملا أحسن عملا باشترين دكا كردوي باشترين دكا في غنبرج عليه الصلاة والسلام داوي أكا داوي شي أكا داوي أدوم أكا وكتون عائشة رضا ورحمة خالي وما نجرته أفرمي في غنبري إخوة عليه الصلاة والسلام برسياري لكرا سئل أي العمل أحب إلى الله قال أدومه وإن قل ئەگەر کەمیش بێ بەردەوام بوون کەواتە جێنشین بوونی مرۆڤەکان لەسەر ئەزەویدا بۆ کردەوەی چاکە کردەوەی چاکردنە کردەوەی چاکیش کامەیە ئەوەیە کە خوا دیاری کردووە و ئەوەش کە خوا دیاری کردو پێویستە ئینسان بەردەوام بێت لەسەری هەرچەند کەم زۆر باشە مامۆستا ئێستا بە باس لە چاکە بکەین چاکەت چییە چاکەکاری چییە بە چ پێوەرێک چاکە دیاری دەکرێت چۆن دەکرێت تەفسیر و پێناسەی جیاواز بۆ چاکە هەبێ یعنی هەر کەسە و هەر کەسێک دێ پێناسەی جیاوازی بۆ دەکات تەفسیرێکی جیاواز بۆ چاکە دەکات دەمانێت بزانین ئەو تەفسیری بەڕێستان لاتانە بۆ چاکە و چاکەکاری چییە طبعا وەکو سەرەتاوتم چاکە خۆی گەورە و پەروەردگار چاکەی عەبدەکانی خۆی باش ئەزانێت چییە ئەو ئەزانێ وەک چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر جار کە پرسیارێک کرد لە سەحابە پێتان بڵێن فڵان شتە چییە یا ئەزانن فڵان شتە چییە أصحاب رضا ورحمتي خوان لبي جاليرا وحزكما وبلام يشق لمهمة وقورية أصحاب أو قد بيشي بيغنبري خوانك وتون عليه الصلاة والسلام أقر زاني بيتي جان دائما كان شيء الله ورسوله أعلم وكو رعاية كردني أدب الرعاية كردني أدب وغمي جان بور شتيك نبا شتيك نزانا شتيكي تازهات بأمان نيزانا بله كواتا شاكا عملي صالح كلا يملا بيدلين عملي صالح وقرآن بمان دياريكا أما كوا خوای جل جلاله بۆی دیاری کردوین چونکە وەکو سەرەتا ئاماژەم بۆ ئاەتە کرد خوای گەورە پەروەردگار ئێمەی کە دروست کردووە خۆشی ئەزانێ والذی خوای گەورە پەروەردگار خۆی ئەزانێ ئێمە فەرمێ ئەلا یعلم من خلق وهو اللطيف الخبير ئایا خوا بۆ خۆی نازانێت کە کاتێک ئێوەی خاوەنی ئەو پەڕی شارەزای وردەکاریە ئێوە چیتان پێویستە و احتیاجتان بە چییە چۆن بکەن کەواتە یەکەم شت ئێمە وەکو ئینسانی ئیماندار و مسلمان تەماشاکەین ئەوەی خوای گەورە و پەروەردگار بە نەسی صریح و بە ئاشکرا پێی فەرمووین ئەوە چاکەیە ئەمە لامان چاکە ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هێناوێتی و بۆی دیاریکردنی چاکەیە ئەوەشی کە شتێک بە صریحی لە قورئانە یا لە فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهاتبوو پێچەوانەی قورئان و سنت نەبوو لامان چاکەیە کەواتە یان دەشێ بڵێن ئەوەی دڵی ئینسان دەیخوازێت دڵ چاکەیە و بەڵام ئەوەی نەفسی دەیخوازێت خراپەیە وەک حەدیثەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ البر حسن الخلق بەڵێ والإثم ما حاك في نفسك وكرهت أن يطلع عليه الناس ئەوە کە ئینسان دڵی خۆی دەکاتە مفتی نەک نەفسی نەک ئارەزوەکانی ئەگەر بۆ دڵیشی بوو پێویست ناکە خەڵک بزانێ بەڵام ئەگەر بۆ نەفسی بوو مەترسیەوە کە خەڵک بزانێ کێشەکە ئەمەیە حتى لو عملانەی کە ئینسانێکە لەو کردوانەی کە ئینسانێکە کە تووشی ڕیایی ئەبێتەیە کە تووشی دەنگە و سەریەشە و تێکدانی کۆمەلگا ئەبێ زیاتر ئەوەیە کە نەفس داوایەکە إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي أويك حضرتي يوسفيش أويك أخوي جورا رحمي بيكرت بلى يعني أما ما دام إنسان في غنبرانج إنسان بون نفس داواشتك وضلو روحي إنسان آخر روح ونفس دوشتي لا يجي بلى بيقومن نفس دائما إنسان هالدا هان أدا بوهموشتك برو شهوات برو أرزو برو يعني دنيا حلال بحرام بكحزي ليبو أرواب بلام عقل ضلي إنسان روحي إنسان لقلبه بيق نايته بلى باشا كواتا عملي صالح
ئەوەی کە ئێمە تەفسیری بکەین وەکو قورئان باسی ئەکا بۆمان ئەمەیەکە لە هەر شوێنێکە خۆی گەورە پەروەردگار بۆمان بازەکە ئەفەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات أولئك هم خير البرية. إنسان إيمان دار يعني عملي صالح لە کێوە شێتە لە ئینسان ئیماندار عملی صالح لە کوێوە سەرچاوە ئەگرێت لە ئیمانەوە لە ئیسلامەتیەوە لە خواناسیەوە. اینجا لە دوایەوە کە چیەکە کردەوەی چاگەکە کێیە أولئك هم خير البرية باشترینی دروستکراوەکانی خۆیە. بۆیە عملی صالحیش ئەمەیە کە بپێورێ بەچی بە قورئان و بە سنەتی پێغەمبەر. بۆ نمونە خۆی گەورە فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. باش كواتا عملي صالح لشوێدایە لە شوێنکەوتنی پێغەمبەردایە عليه الصلاة والسلام. من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. كلا پێغەمبەر عليه الصلاة والسلام پێشتر فەرمووی ئایا ئەزان کێ هەیە فەرمووی كل أمتي يدخلون الجنة هەموو ئومەتی منە چێتە باشتەوە. ئەمە مژدەیەکی خەیرە بۆ هەموو ئومەتی پێغەمبەر عليه الصلاة والسلام. کەسی بلفظ كل أمتي بلفظ كل كلفظ شيء عامة قشجيرة كسي لنا بيره يدخلون الجنة أشنا بهاشتو إلا من أبى. قالوا ومن يأبى يا رسول الله؟ قال من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى. ما مستدمي أو ببرسم ببورا بنرتي إيمي مروف لبهاشتوية باوكمان آدمو دايكمان حوالي بهشت بون لأصل ده كواتا بهشتيش شويني چاكا كارانا مروفاتيش هاتوتا سر زوي زۆرێک هەمومان یعنی زۆرینەی مرۆڤەکان بەردەوام بە دوای خراپەوەن تا بە دوای چاکەوە بن. ئەمە بۆچی ئاوایە؟ بۆچی مرۆڤ لە کاتێکدا ئەسڵ و بنەڕەتەکەی کە دایک و باوکی لە گەڵن و ئەوانش لە بەهەشدا بوون دوای بەهۆی سەرپێچیەوە هاتوونەتە سەرزەوی بۆ مرۆڤ بەردەوام بە دوای سەرپێچیەوەیە. بۆ پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەو فەرمودەی ئاماژەت پێکرد هەموو کەس دەچێتە بەهەشتێ ئیلا ئەوەی نەیهەوێ ئەوەی کە فەرمانبەرداری من کە شوێن من کەوێ شوێن ڕێبازەکەم کەوێ دەچێتە بەهەشت بەڵام ئەوەی کە بێفەرمانی من کە شوێن من نەکەوێ ئەو ناچێتە بەهەشت. خۆی کای وەختیار ئیسلامەتی ئازادی تاوی داوە بە ئینسانەکە ليميز الله الخبيث من الطيب. خوا ئێوێ چاک و خراپەکان هەم بۆ خەڵک ئێمە لەو ئاەتەیە کەم جار ئاماژەم پێکرد ئیبتیلاکە بۆچیە لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلا لیەبلووەکم بۆ تاقیکردنەوەتانە. ئینسانەکە ئەگەر بە اختیاری خۆی نەبێ هەمووی هەر چاکە کار بێ ئەو کات خەڵق قەدری چاکە نازانێ وەکو چۆن ناکرێ هەمووی خراپە کاریش بێ. کەواتە لێرە ئەومان بۆ دەرەکەوێ ئیسلام ئینسانی ئازاد کردووە چ لە چاکەکردنا چ لە خراپەکردنا. کێ چاکە ئەکا بەرهەمی چاکەی خۆی وەرەگرێتەوە کێش خراپە ئەکا بەعکسەوە بەرهەمی خراپەکەی خۆی وەرەگرێتەوە. بۆیە ئێمە کە کاتی خۆی گەورە و پەروەردگار دروستی کردین بۆ چاکە ڕێگەی چاکەشی بۆ دیاری کردین وهديناه النجدين. خوا هەردوو ڕێکەی بۆ دیاری کردین. فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. تاو ئەو کات ئینسانەکەشی ئازاد کردووە کامیان هەڵەبژێر ڕێگە چاکەشی بۆ دیاری کردووە ئەو سەری چاکەکە ئەچێ بۆ شوێ بۆ بەهەشت أو سري خرابكشي بو جهنم. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. خافر بيغمبر عليه الصلاة والسلام قل هذه سبيلي. خوي چی کردو پیغمبر؟ خو امری پیکا پیام بلا ورقاکی منه. اینجا خلچیجی لسر بان کردو. لسر چی؟ لسر چاوڕۆشنیش بەر چاوڕوونی نەکوێرانە هەر بەرە بە دواماونا با بەر چاوڕوون بێ. ئەمەش بۆ ئەسحاب پرسیاریان زۆر کردووە لە باشترین عمل لە گەورەترین عمل لە باشترین پاداشیان لە چی دەسەکەوێت. لەمەشە ئەمە کە ئەڵێم ئینسان بۆیە مەجالی دراوە عەقڵی ئینسان ئازادەکە قورئان. يعني تەماشاکە لە قورئانە قسەی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام پرسیارەکە لە چی؟ لەوەی کە خوا چۆن مردوو زیندووە کاتەوە. قال أولم تؤمن؟ قال بلى ولكن ليطمئن قلبي. يعني ئەوە کە ئینسان بڵێ من هەر ئەڕۆم بە دوای پێغەمبەرە و چاوم ناکەمەوە بپرسە بەسیرەتت هەبێ بەسیرەتت هەبێ بپرسە ئەمە بۆ وایە بپرسە لە تەواوی شتەکان پرسیار بکە وەک چۆن ئیبراهیم عەلەیهی السەلام گفتوگۆ لەگەڵ خواکە
كيف تحيي الموتى يعني أما شتيكنيها شون مردو كان زين جدك يا بلا قال أولم تؤمن أنا باورتني قال بلى بونا أي پروردگار ولكن ليطمئن قلبي هو من بيدلك إنساني بروادار ببي برشاو روشني نابي هنگاو بني ببي برشاو الرون نابي حتى زانياني بتشاو ليكري حتى زانياني عقيدة دائما ضلت بدو أسر كيو أم آية أكن بدلين فاعلم أنه لا إله إلا الله إنسان دبي بزانه إنجا شي خوا جل جلاله واحد وأحد وهيج كسيك شايستي برستنيا جيجا خوي بچی بەڵام بەزانین بە بەسیرەت چونکە قولێکی هەندێک گەڵن یەکی غەزالی هەندێک گەڵن هی مالیکە ڕەحمەتی خۆیان لەبێ ئەڵێ من تفقه ولم تصوف فقد تفسق ومن تصوف ولم تفقه فقد تزندق ئەگەر کەسێک علمی هەبوو بەڵام لەگەڵ علمەکە عیبادەتی نەبوو خواپەرستی نەبوو لەگەڵیا دەبێتە کەسێکی تاوانکار و خراپەکار چکە بە علمەکەی خەڵکە خەڵەتێنێ ئەمما بەعکسەوە ئەگەر کەسێک علمی نەبوو خەریکی خواپەرستی بوو بەبێ علم دەبێتە زەندیق چۆ شتەکانی لێ تێگەچێت ئازانەیە هەموو شتێک خوایە هەموو شتێک پیرۆزە نمونەیە گەڵم لە سەفەری حەج بووین جارێکیان بۆ حەج چووبین لە مەدینەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە پشتی ڕەوزە بەرڕاکەوێ خەڵک ئەوێ دوو ڕکات نوێژ لە پشتی لە ڕەوزەی پێغەمبەرا بکە ئیتر دیارە تا نەشیتە ئەوێ نازانی ئەم ئومەتی ئیسلامی ئەم موسڵمانە بێ کەس و بێ خاوەن و بێسەر و دەست و دارونینۆکە تا نازانین چەند خەڵک نەشارەزایە لە پشپایەکەوە لەگەڵ برایەکە نوێژمانە کرد ئەو نوێژی ئەکرد من وەستا بووم بۆ ئەوی کەس پێی پیانەنێ ئەو لە پشپایەکە وەستا بوو پایەکە ڕۆقیبلە کە سەجدەی ئەبرد لە بن پایەکە یا سەجدەی ئەبرد هەر لەولاوە یەک دوێکی ئەفغانی و پاکستانی لەو شەبیهانە بوون تقریبان فەقیرە نەشارەزا لە تەنیشتیان لە قیبلە بوو سەجدەیان بۆ پایەکە ئەبرد منیش ئەو برایکە لەگەڵ کوڕ حاجی بازوو بڕێن گوتم کوڕ ئەم کە ئەبرای فەقیرە ماڵ وێران بوو مشریک بوو خۆ سەجدە بۆ پایەکە ئەبەوە ئەزانم من تۆ سەجدە بۆ پایەکە ئەبێت بەچی بەوەی کە نەشارەزایە کەواتە بینەوە سەر قسەکەی خۆمان عیبادەت کە عەمەلێکی صالحە عەقیدە کە عەمەلی صالحە خودی ئیمان کە عەمەلی صالحە بەچی ئەکرێ بەزانین بە شارەزابوون و ئیسلامیش ئینسانی ئازاد کردووە عملي شاكاكا يا خرافك من عمل صالحا فلنفسه ومن أساء عليها تواو لبر أما أزاديكي تواو أخوة دابتي بإنسان شاكبك بلام لقل يجا مجالي دا باخرافك باشا ما مستا إما چەندین جۆر لە چاکەمان هەیە چاکەمان هەیە بەدەست دەکرێت چاکەمان هەیە بە زمان دەکرێت چاکەمان هەیە بە ماڵ دەکرێت چاکە هەیە بە عیلم دەکرێت دەیان و تر سەدان جۆر لە چاکە هەیە ئێستا دەمانێت بزانین ئەمانە هەموو تەواوکەری یەکترین یان جۆرێک لە چاکە زۆر باشترە لە چاکەکانی تر دیارە هەندێک چاکە هەیە پلەی بەرزترە فعلەن وایە پاداشتی زیاتری بۆ دانراوە لەسەر و هەمویانەوە خودی ئیمان خۆیەتی وەک خوای گەورە ئەفەرمێ سن دخوا بوقت وكات يا عصر والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر بويا حتى شافعي رحمة خوالي بإمام الشافعي فرمي أجر خواتنا أم سورتي دا بناردايا بأمتي في غنبر عليه الصلاة والسلام بسي بوشك حمو كشجيرة شاملة حموش تكتيا تأكيد كاتو بوي كإنسان لزرر من ديا إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا تنها أوانا نبي استثناءك جنسي إنسان حمو إنسان كوي بيوتر إنسان لزرر من ديدا مجر أم صفتان يتابع يا كم يعني إيمان وعقيدة شيء جيري هبه كوتد إيمان بل يتر بو إيمان شيء قرآني طبعا كمان الله إيمان شيء قرآني خلق بهلا تفسيري قصة كرنكات إيمانك كقرآن تعريفي أكا عقيدك كقرآن لقليتي بون منا إيمان عملي صالحي لقلنا بو هيج باي خشينيا عملي صالح قاندني الله بخلق كان بو باي خينيتو هربو خود بي صبر نقر لسر إيمان وعملي صالح ودعوة بانقوازكت الرخيت قرآن ككاتك دي باسي إيمان أكا مثلا باي كاني إيمان هري
بۆ نمونە چەند ئەخلاقێکی سادە کە لە ناو خەڵکە خراپە و خەڵک گوێی ناداتێ بەشێک لە عەقیدە و ئیمانی هەر کەسێک لە ئێمە لە دوای باوەڕبوون بەخوای گەورە و پەروەردگار باوەڕبوون بە مەلایکە و کتابی ئاسمان و پێغەمبەران باوەڕبوونە بە قیامەت و لە قیامەتیشا باوەڕبوونە بە بەهەشت و جەهەنەم خوا فەرمێ ويل لكل همزة لمزة الذي جمع مالا وعدده يحسب أن ماله أخلده كلا لينبذن في الحطمة تأخيري ويل هرشيك بجهنم بوكي بو كزقلك كبزمانيان يا بتشاويان بإشارة قالت بخلق كان أما عملي خراب عكسي عملي صالح كواتك باسي جهنمك أيني بناو خلق بناو كوملقا جهنم بو كسك لناو كوملقا أخلاق خراب بو بازار ويل للمطففين بو كسك بازان بو كسك كشانو بيوانا كيشيا الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون بو خوي قرس وخلقي سوق بدو ربا أبيبه بدو بيوانا أبيبه كواتا ليرة شي هي إيمان بو غيبياتا لبي لنا خلق دادي عربي إيمان بغيبيات كتو علي إيمانهم هيا من علماء عقيدة كدير تفسيري أم آياتها كان دلان إيمان يعني باوربون بخواتي خوا بالربوبية خوا بألوهية وكم معبود بيبرستي باشا وأويك أوتر مثلا باوربون بأسماء وصفات أويك بخوا قرار داوا كأولا زيادة المسألة فلسفية باشان باوربون بخودي إسلام أو إسلامي كأخوان أردويتي ببيغمبر عليه الصلاة والسلام باوربون بي كتنها أو ديني الراستقين أويا أجينا ديني تريج زور ديني دروينا باشان باوربون ببيغمبر عليه الصلاة والسلام وشون كوتني وقتون حديثك بيغمبر عليه الصلاة والسلام فرمي ذاق طعم الإيمان من رضي بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا باش كاتا إيمان قورترين بلي عملي صالحة كإنسان طبعا إيمان هم عملي قلبه هم عملي جوارحه شكو أويك اللي ضل ثابت أبي وإقرار بلا ضل إقراري تصديقي أكا وزمان إنسان إقراري أكا والعمل بالجوارح والعمل بالجوارح باش إنجا لدوا إيمان ده شي ده عملي صالح بمعنى فراوان وشاملة كي هرشي لمصلحتي مروفاتي ده بعملي صالحة هرشي لزرري مروفاتي ده بخراب عملي سوء مساوي أخلاق إنجا نقطة سهم يعني شيء طبعا يكم إيمانه إنجا عملي صالح يعني إيش كردن بإيمانك إنجا أو كجنابة فرمد آية فرقيان هي إنجا وتواصوا بالحق أو كي إما بردوام آمرجاري يكتر بكين لسر تشاكا كردن فرمان كردن بتشاكا كردن نوستين بخومانو خود أهلي شو نواجي عبادتي تشاكا كردني خود أهلي صدقي بموا موستا خلقي تريش فير بك وانا زاني بڵێ خەڵک بەکەڵک نایە خەڵک هەمووی ئەهلی چاکێ هەمووی خۆی تەعالا و فطرەتی تیا دروست کردووە کە حەزی لە چاکێ وەک چۆن حەزی لە خراپێ حەزیژی لە چاکێ بەڵام کێ دەستی بگرێ فێری بکات چاکەکە کامەیە بی با فتەی بگەێنێ ئێمە خۆی تەعالا لە ڕێی وەحیەوە بە پێغەمبەری ڕاگەیاندووە و پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام چاکەکانی خۆی کردووە یەکێکە پاشان بە وەکو میراثێک وەکو کەلتورێک بۆمان ماوەتەوە لەسەری بمێنێەوە پاشان بەردەوامی و سەبرگرتن لەسەر ئیمانەکە و عەمەلی صالح و لەسەر ئەو ناڕەحەتیانەی کە دێتە پێشمان لە کاتی گەیاندنیدا. زۆر باشە مامۆستا دەمەوێت باسی ئەو بکەین ئیسلام جگەل لە هەندان بۆ چاکە کۆمەڵە مناسەباتی هەیە کۆمەڵە وەرز هەیە کۆمەڵێک ڕۆژ هەیە لە ساڵێکدا کە دایناوە بۆی مرۆڤ بهێنێتەوە سنتەری کاتەوە جارێکی دیکە کەلای داوە لە سەرڕەوتی چاکەکاری بهێنێتەوە سەر چاکەکاری بۆ نمونە چاکەکردن لە ڕەمەزاندا ئەگەر مرۆڤ لە 11 مانگەکەی دیکەدا چاکەی کەمتر کردووە ئەو لەو مانگەدا خۆی گەورە زیاتر هانی دەدا بۆی کە زۆر چاکە بکە چاکەکردن پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام وەکو یەکێ لە خێزانە بەڕێزەکانی ئاماژەی پێ دەکا لە ڕەمەزاندا زۆرترین سەدەقە و چاکەی کردووە لە مانگی ڕەمەزاندا بۆ نمونە لە جەژنەکاندا یان مناسەباتی تریش
کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چاکەی تێدا کردو و فەرمانیشی کردو کە ئێمە شوێن کەوتە بین بۆ ئەم وەرزانە دانراوە بۆ ئەم ماوانە دانراوە کە مرۆڤ جارێکی دیکە بێتەوە بۆ سەرڕەوتی چاکە. طبعا ئەوە شێکی ترە لە ڕەحمەت و مێرەبانی خۆی گەورە و پەروەردگار بەرامبەر بە بەندەکانی. خۆی گەورە و پەروەردگارێکی لە صیفاتی الرحمانە بەرامبەر بە تەواوی بەندەکانی لە دنیادا بەندەکەی گوێڕایەڵ بێ گوێڕایەڵ نەبێ، مسلمان بێ یا نامسلمان بێ. صفاتی الرحیمە بۆ هەر بەندەیەکی کە گوێڕایەڵە لە قیامەتە. صفاتی التەوابە الغەفورە الستارە بۆ هەر عیب و گوناهێک کە ئینسان کردوێتی کاتێک گەڕێتەوە بۆ لای خۆی. یەکێک لە میهرەبانی خۆی گەورە و پەروەردگار بەسەر بەندەکانیەوە فرسەت پێدانە، تەڕەح پێدانە، نایە بچێتە جەهەنەم. بۆی لە قیامەتدا ئەم بەندەیەک لێی نەکە. وەکو خۆشی ئەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا. تەواو حتى ئەو کاتی خوا ڕەسوولێکی نەناردبێ هیچ گەل و قەومێک عەزیەت نادا. یعنی ڕۆشنی ئاگاداری کردوونەوە بە تەئکید، یعنی سزای پێشوەختە بەسەر هیچ کەسێکا نادا لەگەڵ سزاکە هی کردەوەکانیەتی، هی گوێڕاییە یا پاداشتەکەش یا هی گوێڕایەڵە سزاکەش هی بێگوێیەکەیتی. خی گەورە و پەروەردگار بۆ خۆی ئەزانێ ئەو بەندەی چی لەبارەدایە، ئەزانێت چی لە حەق بێایەتی ئەو بەندەی، بەڵام ئاگاداریشی دەکاتەوە. بۆی چی؟ لە قیامەتدا حجەی نەبێ، بەڵگی نەمێنێ، چونکە خی گەورە و پەروەردگار بۆ هەموو شتێک بڕهان و بەڵگەیەکی داو بە بەندەکانی. کەواتە ئەو فەسڵانی کە خوا دەبێتی مەسەڵەن بۆ نمونە ئێستا مانگی ڕەمەزان تێپەڕی، لە هەفتەی ڕابردووە مانگی ڕەمەزان من کۆتایی پێهێنا، خی گەورە لە هەموو لایەکی وەرگرت بێت ئینشاءالله. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام پێمانە فەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئەی سڕێتەوە تەواو. بەڵام وەرە تەماشاکە ئەو ئاەتی ڕۆژی ڕەمەزانی پێفەرز بووە، عیلەتی بە ڕۆژبوونمان بۆ بازەکە. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. تقوا چییە؟ سیرکە کابرا کە بە ڕۆژوو ئەبێ پێشی ئەڵێت هەر لەسەر تۆ فەرز نەبووە دۆشدا بمێنی وابزانانی هەر لەسەر تۆ فەرزە. كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. لە پێش ئومەتانی پێشترش هەروە فەرز بووە بۆ تا ئێوە پارێزکار بن، شەرم لە خوا بکەن. بۆشمان دیارێکە ئەفەرمێ بۆی خەڵک بە فرسەتی بزانێ یەکسەر ئەیام معدودات. یعنی چی ئەمە ئەیام معدودات؟ لە کەس خۆتانی نەدەن. زۆر جار خەڵکی ئێمەوەڵێ لە کاکە چەند ڕۆژی کەمەوە تێپەڕۆنە. ئەمە تەفسیرەکەی تەفسیرێکی سادەیە، تەفسیرێکی سەطحیە بۆ ئەمە. تەفسیرە ئەسڵیەکەی ئەوەیە، معناکەی ئەوە ئەیام معدودات یعنی فرای خۆتکەوە. ئەم چەند ڕۆژە لە دەست خۆت مەدە. ڕۆژی لێ خۆشببوونی خوایە، ڕۆژی قبولبوونی دوعایە، ڕۆژی سەدەق و چاکەکردنە، ڕۆژی پیاواتیکردنە، ڕۆژی ڕزگاربوونە لە ئاگر لاگر هەمووەمانە. اینجا لەگەڵ ئەوەشدا خی گەورە و پەروەردگار وعدی داوە کە هەر لە ئاەتی ڕەمەزانیا دوای دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب. لەم کاتەیە کاتێک بەندەکانم پرسیارت لێکن ئەی محەممەد من لێیانەوە نزیکم. أجيب دعوة الداعي إذا دعاني. ئەگەر پەلەم لێ نەکەی بۆی بچمە سەر ئەمە لەبەرەوەی کاتەکەمان مامۆستا بزانین چۆن ینی باسی ئیستیقامەکەی مەبەست ئەم بە یەک دەقە بڵێن خوا وعدی داوە جوابی دوعای هەموو کەسێکە داتەوە. ئەمرە بەکرە زەیدە دەوڵەمەنە هەژارە پیاوە ئافرەتە بەس ئەوە ئێمەی پەلەمانە یعنی خوا دیاری نەکرد، بەڵام دیاری نەکردووە چ ڕەنگێک چه دەنگێک خەڵکی کوێ ئیدا دەعان، بەڵام دوو مەرج فەلیەستەجیبوا لی وەلیؤمنوا بی. جوابم بدەنەوە ئیمانم پێبێنن نییە لەوێ، یعنی والاستقامة على الإيمان، یعنی بەردەوامبوون لەسەر ئیمانەکە. باشە کەواتە ئەو فرسەتانی کە خوا داوێتی بۆەوەی کە ئینسان پاک بێتەوە. فرسەتی حەج پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی هەر کەسێک حەج بکە، حەجێکی مەبرور بکە و لە حەجەکەیدا گوناه و تاوان و حەجەکەی بەتاڵ نەکاتەوە رجعته كيوم ولدته أمه. رجع كيوم ولدته أمه. الجراوة وكتشي
باکە ئەو ڕۆژەی کە لەدایک بووە مادەم حەقی ئاخرینی بەگەردنەوە. زۆر باشە مامۆستاجان. یەکێ لەوانەی کە پێم خۆشە ئەمڕۆ لەم بەرنامەوەکو فرسەت باسی بکەین سیفەتی مرۆڤ خی گەورە مرۆڤ دروست کردووە کە لەگەڵ شتەکان ڕادێت دەتوانێت ڕایبێنی لەگەڵ شتەکان جا هەم چاکە هەم خراپە مرۆڤ گەخوی بە شتێکەوە گرت جا ئەگەر بەر چاوڕوونیشی هەبوو بۆی ڕوونکرایەوە وەکو عەقیدە لە دڵی داچەسپی ئەوە زۆر باشتر و چاکتر چۆن بنەمای چاکەکاری لە نەوەکانمان لە منداڵەکانماندا بچێنین چۆن وایە لێ بکەین کە چاکیان خۆش بوێ بە چ سیفەتێک ئایا بە قسە دەبێ یان بە عەمەلە ساڵحەکانی خۆمان دەتوانین وایە لێ بکەین کە ئەوانی چاکەکار بن. معلومە لە ئیسلامە عەمەل پێشی قەولە. ئینسان کاتێک عەمەلێک نەکا چونکە ئەگەر عەمەلی نەکرد و تەنها قەولی هەبوو هەم خۆی پێ ناشیری نەبێ کەسیش بە قسەی ناکات. یەکێک لە مهمەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام ئەوە بووە لە پێشەوەی هەر شتێک بفەرمێ کردوێتی خوش هەڕەشە ئەکا لەو کەسەی کە بەس قسەی هەیە لما تقولون ما لا تفعلون هەر ئەوە نە كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. باش کەواتە ئێمە ئەگەر بمانەوێ چاکە بچێنین لە دڵی مناڵێکمانە لە دڵی قوتابیەکمانە لە دڵی داهاوڕێیەکمانە لە پێشدا دەبێ خۆمان چاکە کار بین. ئەگەر چاکە کار نەبووین ئەو کاتە نەک ناتوانین چاکە بگەێنین دەبینە حجە ئەو ئیسلامەتی کە وەرمانگرتووە قسەکان دەبێ بە حجە بەسەرمانەوە. دیچەکیش لەو دوعانێکی ئینسانی مسلمان دایم ئەیکاتیە ئەڵێ اللهم اجعل القرآن حجة لي لا علي. خوایە ئەم قورئانە دائما بیکە بە بەڵگە بەدەستمەوە نەک لەسەرم. کەواتە ئەوەل شتێک کە ئینسان بیکات خۆ چاکردنە. خواژە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا قوا ئەنفوسەکم لە پێشە ئەگەتان لە خۆتان بێ قوا ئەنفوسەکم خۆتان بپارێزن اینجا و ئەهلیکم نارە. یعنی ئەگەر خۆت پارێزکار نەبووی ئەهلەکەت ناتوانانی بپارێزی کەس و کارەکە ناتوانێت فاقد الشيء لا يعطيه بۆ خۆ شتێک نەبێ کەسێک شتێکی پێ نییە ناتوانێت ناشانە بیکە. خەڵکیکی با بڵێن بە تعبیرەکەی دەڵێن خەڵکی عام خەڵکی عشایرەکە جاری وە هەیە کە کەسێک داوای شتێکی لێکە ئەڵە کاکە پێم نییە زۆری ببێن ئەڵە کاکە ئادی لەو ئەرزەڕقە چاوەنەرێکم بۆ دەربێنە نییە دەمریش پێم نییە. کەسێک ئەگەر خۆی نەیتوانی چاکە کار بێ منداڵەکەی پێفێری چاکە نابێ بەڵام بەبێ قسە نەکات بەس خۆی چاکە کار بێت مناڵەکەی لێ ببینێ ئەو مناڵە ئێبینێ باوکی نوێژەکە تاعەتەکە ئەپارڕێتەوە ئەو ژۆک باوکەکەات ئەبینێ دایکی چاکە کارە وەک باوکی دایکەکەات ئەبینێ خوانە خواست باوکی جنێو فرۆشە جگەرە کێشە و بەرەو خراپە ئەڕوات چاوی لێکات ئەگەر قسەی باشیژی بۆ بکا بەجووی ناکات. من گەنج هەبووە وتمە بۆ بەجووی باوکو ناکەی تی ماوەستا باوکم بەدەم پێم ئەڵێ وا بکە بەس خۆی بەخۆوان نیە خۆی ئاوا خراپەکە ئاواکە کەواتە بە کورتی ئەگەر کەسێک بوێت چاکە بچێنێ دەبێت خۆی چاک بکە لە خۆیەوە دەست پێ بکە. بەڵێ نقطەی ئەساسی و بنەڕەتی مرۆڤ نەفسی خۆیەتی. کەلیمەیەک هەیە شاعیرێکی کورد ئەڵێ فەضیلی ئەسڵ و نەسەب کەسی پێ نابێ بە خاوەن فەزڵ فەضیلی ئەسڵ و فەسڵ کەسی پێ نابێ بە خاوەن فەضڵ کە تۆ خۆت کۆسەی ڕیشە کە تۆ خۆت کۆسەی مامە کە تۆ خۆت کۆسەی مامە بە تۆ چی ڕیش و بێ ڕیشی باو باپیرت کابرا بۆ خۆی عەمەلی چاکەی نەبێ نە مناڵەکەی چاوی لێەکە وەنە عەمەلی ساڵحی. پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بە فاتیمەیەکی ناڵێ فاتیمە بەڵێ ئەفەرمێ سەلینی من مال داوای ماڵم لێ بکە بەڵام من ناتوانم دوای شتێک بۆ تۆ بکەم بۆ خۆت کردەوەی باش بکە تەماشاکە ئەی فاتیمە وەرە داوای ماڵم لێ بکە بەڵام وەکتر ناتوانم بە فریاد بێم. هەر ئەوەش بووە فاتیمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دائما کە پێغەمبەری ئەبینی عەلەیهی السەڵات وەسسەلام خۆی پێڕاناگیرە حتا کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام لە پاڵ کەعبەیە سێخڕ و ڕیخۆڵە و وەرگی حیوانیان ئەکرد بەسەر و ملی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام کە
كاتك فاطمة هذا دەستیان بشکێ بۆیان لێکن غیری چاکە چیت پێیە بۆیان کەواتە ئەوەی کەوای ئەکرد فاطمە بە دوای پێغەمبەردابێ عليه الصلاة والسلام علی هەم ئامۆزای هەمزاوای بە دوای دابێ ئەبوو بەکری هاوڕێ و هاوڵی عومەری هاوڕێ و خەلیفەی بە دوای دابێ و ئەصحاب ڕزا و ڕەحمەتی خوان لێبێ خوا دیاریەکە فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك إن جاء أخوا سند أخوا وإنك لعلى خلق عظيم أما بتي أخلاق شاكا ويستيا شاكا كردنا و پیغمبر عليه الصلاة والسلام فرمي إنسان بشاكا أقابتي أقاب درجة كسيك كوا بشو شو نجكا بروج بردوام بروج پاشان إنسان بچاکە و بە بەردەوامی لەسەر چاکە ئاخرێمە باسی ئەدوەممان کرد سەرەتا بێگومان و باسەکەشمان بەردەوامیە لەسەر چاکە ئیستیقامێ ئەگەویتە بەر ئەو مژدەی بزان ئایا من و تۆلەوەین ئەو براوشکانی ئێستا گویان لێمانە لەو بابەتەن إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون جا خۆزگە ئێمە ئەمانتوانی بەرنامەیەکی تر بمان بەکردایە لەسەر بەرهەمی ثەبات و ئەسبابی ثەبات بەڵام هۆکارەکانی بەردەوام بوون جا لێرە خوا فەرمێ ئەو کەسەی دەڵێ الله ربي قالوا ربنا الله ئەوانەی کە دەڵێن تەنها خوا ئەپەرستین کە گەورەترین چاکەیە ئیتر لەمە زیاتر چاکەن پێشی ناکەوێت پاشان بەردەوام بن وەک چۆن پێغەمبەر عليه الصلاة والسلام سفیانی کوڕی عەبدوڵڵا پرسیاری لەکرد فەرمووی قل لي في الإسلام قولا لا أسأل عنه غيرك قال قل آمنت بالله ثم استقم باش إيمان بخوا بەردەوام بوون لەسەر بەردەوام بوون لەسەری لێرەش خوا فەرمێ ئەوانەی کە وتیانە خوا قالوا ربنا الله بس خوا لێرە مەبەستەکە ربنا يعني ربنا وإلهنا تەنها الله ذاتي خواهي قروا پروردگار ملكتي كسي تر نابم پاشان ثم استقاموا بردواما إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا وجاهدوا في الله وجاهدوا في سبيل الله حتى آخر آياتك أخوة فرمي أوانيك تنها أوانا إيمان دار كباورين هنا وبخوة وباورين هنا وبيغمبر عليه الصلاة والسلام ودوايش تيكن بردواما تێدا کۆشن بەڵێ بەردەوامن ثم لم يرتابوا پاش گەز نابنەوە لێرەش خوا فەرمێوانەی کەوتیان خوا جەل جەلالوه پەرستراومانە تەنها پەرستین پاشان بەردەوامن تتنزل عليهم الملائكة زانانی تەفسیرە فەرمون ئەمە کاتی سەرمەرگە لەو کاتێکەوە خەڵک بۆی پەرێشانە خۆی هاواریەتی خۆی هاوارەکە تۆ بڵێ مناڵەکانم چیان بەسەر بێ سەروەتەکەم چی بەسەر بێ لە دوای خۆم پێوترێ چی یا لە داهاتووە چیم بەسەر دێ بەرەو کوێ ڕوو بەرەو بەهەشتە ڕوو بەرەو جەهەنەمە ڕووم مەسیرم کوێیە ئەلا تەخاف جارێ غەمی ئەوێت نەبێ لەوێ دڵنیابە الله ئەی ئەم لا ولا تحزنوا هیچ غەمیشت نەبێ باشە غەمتان نەبێ ئەلا تەخافوا ئێوە هیچ غەمتان نەبێ مەترسن لە داهاتوو چکە تۆ لە دنیادا مستەقیم بووی ئیستیقامەت هەبووە لە حەڵاڵ و حرامدا حسابی ئەوەت کردووە خوا چی بێ حەڵاڵ و چی بێ حرامە هەموو ناڕەحەتەکانی ڕۆژگار خستۆتە سەرشانی خۆت بۆ ئەوەی کە تووشی حرام نەبی تووشی گوناه نەبی تووشی تاوان نەبی تووشی شەرمەزاری بەردەمی قاپی خوا نەبی کاتە لێرە خوا شەرمەزارت ناکە ئەلا تەخاف جارێ لەوایان مەترسە ئەهلی بەهەشت لە جەهەنەم نیت و ئەهلی بەهەشتی ولا تحزنوا وغەمی ئەوێشت نەبێ هەرەوانە نا وأبشروا بالجنة التي كنتم توعدون مش دەبوو بەهەشتی کە بەڵێنتان پێدراوە کەواتە ئێمە لەسەر ئیستیقامە لەسەر چاکەکردن ئیستیقامە لە چاکەکردن و بەردەوام بوونمان و بنەمای هەرە سەرەکی بۆ ئەوی مجتەمەع ڕابێنین عمل پێکردن و بەردەوامبوونی خۆمانە دەبزانە خەڵک دێ بەدواتیانە بەڵام تو هەر ڕۆژێک لەسەر پەتەی یاری بکەی نەک خەڵک نایە بەدوات یعنی ئەوەی کە ئێمە لە ڕەمەزانان هەر یەکێک لە ئێمە هەر چاکەیەک ئیتر بە چەند قاتە کە مرۆڤ چاکە دەکات بەڵام دەبێ ئەوە ئەو ئینرژیە ئەو زێمان پێبدا ئەو تاقەمان پێبدا ئەو هێز و قووەتەمان پێبدا کە ئیستیمراریەتمان هەبێ بەردەوامیمان هەبێ لە تەواوی ساڵەکەیدا ئەگەر کەمیش بێ
ئێمە بەردەوام بین پێ ساس فەرمە خۆتان لە ئاگر بپارێزن لەو کە بە دەکە خورما اتق الله ولو بالشق التمرة ئەگەر بەلەتە خورمایەکیش بوو بێگومان مامۆستا نازانم هاوکارانم ئەگەر کات ما بێ ویستم باس لە چاکە بکەین لەگەڵ دایک و باوک چاکە لەگەڵ کەس و کار و لەگەڵ هاوسەر و چاکە لەگەڵ هەتی و بێوەژن و فەقیران و بەعامی خەڵکی چاکەکردن و لە هەڵسو کەوتماندا ڕۆژانە بەناو خەڵکدا دەڕۆی لە بازاڕی لەسەر شەقام سیارە لێ دەخڕی یان خەریکی هەر کاروبارێکی چاکەکردن لەو شوێنانەدا چۆن دەبێت لەگەڵ خەڵکی خی گەورە پەروەردگار ئیمانداران بە شێوەیەکی ئام بە پیا و ئافرەتەوە ئەیان دوێنێ بەوەی کەوا ئەفەرمێ خی گەورە پەروەردگار ئیمانداری ڕاستەقینە پیاوانی ئیماندار و ئافرەتانی ئیماندار کەسانێکن کەوا يأمرون بالمعروف وينهون عن المنكر وخوا فرمي بيشترى فرمي كنتم خير أمة أخرجت للناس يأمرون بالمعروف وينهون عن المنكر إنسان إيمان دار خوا فرمي بيما فرمي إيوا باشترين خلق خوا دري هنا ولا ناو خلق دا بو خلقي بو فرمان بچاكا أكن برقري لخرابا أكن فرمان بچاكاش تنها قسانية لبيشا كردوا إنجا قسا برگری کردنیش لە خراپ هەرەوە نیە بە قسە بێڵێ خۆت لێی دوورەکەویت و ئینجا بە قسە باش کەواتە ئەگەر هاتوو ئینسان ئیماندارەکان گوێڕاڵی خوا پێغەمبەری خوا بوون لەگەڵ دایکیانە چاکە بن لەگەڵ باوکیانە چاکە بن چونکە خوا فەرمانی پێکە وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا خوا ئەمری پێکردوون کەوا جگە خۆی کەسی تر نەپەرستن لە دوای و یەکسەر لەگەڵ چێ چاک بن لەگەڵ بالوالدين إحسان لەگەڵ دایک و باوکتان ناچاک باش پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بۆ ماڵ و خێزان و کەس و کارمان ئەفەرمێ پێغەمبەر عليه الصلاة والسلام خيركم لأهله خيركم لأهلي وأنا خيركم لأهلي باشترينتان بۆ ماڵ و مناڵەکەی و منیش باشترینم بۆ وأنا خيركم لأهلي ومنش باشترين لنا بۆ ماڵ و مناڵی خۆم دەلالە دەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە کۆتایی دەفەرمێ من باشترینم یعنی ئێوەش بە دوای من کەون و باشترین کەن وما آتاكم الرسول فخذوه قورئانە فەرمێ بەوکو ئەو بکەن وما نهاكم عنه فانتهوا وازي حتى لو آياتك بيشتر خند وقربان سوري إسراء سوري لسوري الأنعام أخوة فرمي قل تعالوا أتلوا ما حرم ربكم عليكم ألا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقهم وإياكم نحن نرزقكم وإياهم لسوري إسراء فرمي نحن نرزقهم وإياكم بلى باشا لذا نحن نرزقكم وإياهم بلى باشا إنجا ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق دعاء فرمي ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن حتى يبلغ أشده وأوفوا الكيل والميزان بالقسط لا نكلف نفسا إلا وسعها وإذا قلتم فعدلوا ولو كان ذا قربى عملي صالحا بلى باشا يعني إنسان جرى لي خوابك شلون بيلقى دور بريها أما أخلاقي مجتمع باشا إنجا ذلكم دعاي ديته وسرشي وصيتي كوتين وصايا 10 قرآن فرمي وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون كهمان صغي كباسي الرجوع كباسي هرجرة لعلكم تتقون لێژە فەرمێ بۆی پارێزکار مامۆستاجیان کاتمان دەبەردەستدانەوە زۆر سپاس بۆ بەڕێست و بۆ ئامادەبوونت بەڕێز مامۆستا عوسمان محەممەد شێرەی زانایانی سپاس بۆ بەڕێستان کە تاوەکۆم ساتە لە بەرنامەی با سپاس دەگەڵمان بوون لە تەوەرەی چۆن بەردەوامی لەسەر کاری چاکە سپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز و خۆشەویست کە تاوەکو ئەم ساتە لەگەڵمان بوون خوا ئاگادارتان بێت خواتان لەگەڵ